میدیای فەرمی ئێرانی درێژەی ڕێکەوتنی نێوان تاران و واشنتۆنی بەسەرپەرشتی وڵاتی قەتەر بڵاو کردەوە کە تێیدا زیندانیەکانی هەردوو لاو بڕی 10 ملیار دۆلار لە پارە بلۆکراوەکانی ئێران لە کۆریای باشوور و عێراق ئازاد دەکرێن. ئاژانسی هەواڵی فەرمی ئێران ئێرنا لە سەرچاوەیەکی ئاگاداری ئەم ڕێکەوتنەوە ڕایگەیاند. ئەم ڕێکەوتنە دەبێتە هۆی ئازادکردنی 5 ئەمریکی و 5 ئێرانی لە زیندانەکانی یەکدیدا. جگە لەوەش دەبێتە هۆی ئازادکردنی 6 ملیار دۆلار پارەی بلۆکراوی نەوتی ئێران لە کۆریای باشوور و بەشێکی زۆری پارەی تاران لە بانکی بازرگانی عێراق. هەر هەمان سەرچاوە ئاماژەی بەدەستپێکردنی قۆناغی یەکەمی ئازادکردنی پارەکەی ئێران لە بانکەکانی ئەوروپادا کردووە. بەپێی هەمان سەرچاوە بڕیارە پارەی ئێران لە کۆریای باشوور لە دراوی وونی کۆریای باشوورەوە بکرێتە یۆرۆ و لەوێشەوە ڕادەستی بانکێکی سویسری بکرێت، جا دەدرێتە هەژمارێک لە بانکی قەتەریدا بۆ ئەوەی ئێران دەستی پێی بگات. سەرچاوەکە ئەوەشی ئاشکرا کرد کە زیندانی ئەمریکیەکان ئازاد ناکرێن تا پارە بلۆکراوەکەی ئێران بە تەواوی نەگاتە قەتەر، هەروەها دوای ئەوەی ئێران دەتوانێت پارەکەی لە هەژمارەکەی ڕاکێشێت. ئاڵوگۆڕی زیندانیەکان لە قەتەر ئەنجام دەدرێت. هەر ڕاستەوخۆ دوای ڕاگەیاندنی ڕێککەوتنەکە زیندانی ئەمریکیەکان لە زیندانی ئەوینەوە گوێزرانەوە بۆ حاڵەتی دەست بەسەری، ئەمریکاش ئەوەی بە ئەرێنی ناوبرد. لەو بارەیەوە وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە کە تێیدا هاتووە بەکردەوە ئازادکردنی ملیارەها دۆلار پارەی بلۆکراوی ئێران دەستی پێکردووە کە ئەمریکا چەند ساڵێکە لە کۆریای باشوور بە نایاسایی دەستی بەسەرداگرتووە. وەزارەتی دەرەوەی ئێران ئاماژەی بەوەش داوە کە گرنتی ئەوەش وەرگیراوە ئەمریکا بە بەڵێنەکانیەوە پابەند دەبێت. ڕاگەیەندراوەکەی ئێران چۆنیەتی بەکارهێنانی پارە بلۆکراوەکەی دەرخستووە کە لە دوای ئازادکردنی لە ژێر فەرمانی ئێراندا دەبێت و دەسەڵاتی تایبەتمەند بۆ پێداویستە جیاوازەکانی وڵات خەرجی دەکات. لای خۆیەوە تۆڕی ABC ئەمریکیش لە سەرچاوەیە گواستیەوە پێ ناچێت وا بە خێرایی زیندانیەکان ئازاد بکرێن و پێشبینی دەکرێت چەند هەفتەیەک بخایەنێت. ساڵی 2019 بە هەمان شێوە پرۆسەیەکی دیکەی ئازادکردنی زیندانی لە نێوان ئەمریکا و ئێران بەڕێوە چوو کە تێیدا توێژەرێکی ئەمریکی بەڕەچەڵەک چینی تۆمەتبار بە سیخوڕی بۆ ئەمریکا لەلایەن ئێرانەوە ئازاد کرا. لە بەرانبەریشدا ئەمریکا مەسعود سولەیمانی هاوڵاتی ئێرانی ئازاد کرد کە لە ساڵی 2018 بە تۆمەتی هەوڵدان بۆ هەناردەکردنی مادەی بایۆلۆجی بۆ تاران دەستگیری کردبوو. هەر ئەو کاتەش ئێران ڕایگەیاند 20 هاوڵاتی ئێرانی لە ئەمریکا زیندانین.